دیارە ئیمڕۆ ڕوونکردنەوەمان لەسەر ئەو بابەتەی دوێنێ کە لە تەواوی پیج و ئەکاونتەکان زۆر بەناڕەوا هێرشیان کردوتە سەر کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکانی ئەوروپا ئاماژە بەوە درراوە 6,000 هاوڵاتی هەرێمی کوردستان لە هەرسێک پارێزگای هەولێر سلێمانی دەهۆک خۆیان ناونووس کردو بگەڕێنەوە. بەڵام بەداخەوە و پیج و ئەکاونتانە تەنها ئەو وشەیان دابەزاندووە، تەنها ئاماژەیان بەو 6,000 کەسە داوە، هیچی تر. بۆیە ئێمە لێرەوە ڕوونکردنەوەی تەواو دەدەین بۆ تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕێی میدیاکانەوە لە ڕێی کەناڵە بەڕێزەکانتانەوە بەڵێ ئێمە وە کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکانی ئەوروپا لە سەراسەری هەرێمی کوردستان بەپێی داتای دروست کە لە بەردەستماندایە 6,000 هاوڵاتی هەرێمی کوردستان خۆیان ناونووس کردووە ئەو کەسانەکە مافی پەنابەریان نییە و لە وڵاتانی ئەوروپا ماونەتەنەوە بەشێکی زۆریشیان لە وڵاتی یۆناان لە کەمپەکاندانە خۆیان ناونووس کردووە بەو مەرجەی کە ئەو بڕەپارەیان پێ بدرێت وەکو ساڵانی 2011 بۆ 13 کە 11,000 دلار بوو بۆ هەر تاکێک بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان. بۆیە ئێمە کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکانی ئەوروپا لە ئەسنای کۆبوونەوەکانمان لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لەگەڵ قونسوڵخانەکان لەگەڵ سەفارەت و هەمان کات لەگەڵ فەرمانگەی پەیوەندەکانی حکوومەتی هەرێم بەردەوام ئێمە لە کۆنتاک داینەوە بەشێکی زۆر لەو هاوڵاتیانەی کە لە وڵاتانی ئەوروپا بێ مافی پەنابەری ماونەتەوە لە گوزەرانێکی خراپدا دەژین. مەبەستمان لە گوزەرانی خراپەوەیە کە ڕێگەی کارکردنیان نییە، هەمویان لە کەمپەکان یاخود لە شوێنی تایبەت بە پەناخواست هێشتراونەتەوە و ڕێگە پێدانیان نییە بچن بۆ سەر کار بە ئازادی. بۆیە زۆر بێزاری لەلایەن ئەوانەوە ڕوویدا و زۆر بێتاقەت بوونە. بۆیە ئەوان داوایان کردووە لە میگریشن لە هۆمۆفیس لەو شوێنانەی کە ڕێگە پێدان دەکرێت بۆ گەڕانەوەیان لە بەرامبەر ئەو گەڕانەوەیان داوای پارەیان کردو پێیان بدرێت.